لە گەرمیان باران پەڵەیدا بیارەش یەکەمی ئەم ساڵە لە باران بارین تەماتەی خۆماڵی لە بازار نەما ئەوەی هەشە نرخەکەی سەرووی 1000 دینارە. سڵاوتان لێبێت. سبەی سێشەممە کاریگەری شەپۆلی باران بارینەکە بە تەواوی لاواز ئەبێت ئەگەرێکی کەم هەیە لە هەندێک ناوچەی سنووری نمە باران ببارێت بەڵام دوای نیوەڕۆ هەتاو خۆی نیشان ئەداتەوە. ئەمە پێشبینی کەشناسی هەرێمی کوردستانە دەشڵێت ناحیەی بیارە لە پارێزگای هەڵەبجە بە بارینی 123 میلیمەتر زۆرترین بڕی بارانی لێباریوە هەروەها لە گەرمیان پەڵەی داوە و کشتتوکاڵی ناوچەکە داوای کردووە دەست بە چاندنی تۆ بکرێت چونکە تا ئێستا 123 میلیمەتر باران باریوە و زیادیشی هەیە. شەپۆڵەکەی دووڕۆژی ڕابردوو بێ زەرەر و زیان نەبوو نزیکەی 20 ماڵ و مزگەوتێک لە هەڵەبجە ئاو چووە ناویانەوە. ئەم بەیانیەش بە شۆفەڵ و خاکەناس و ماسیحا سەرقاڵی پاکردنەوە بوون. لە سلێمانی هاتوچۆ داوای کرد کەس بەسەر پردەکەی خەلیفاوە نەڕوات چونکە مەترسی ڕووخانی هەیە. ئەم شەپۆلەی هات کاریگەریەکی زیاتر لە سەر ئەو دوو پارێزگای هەرێمی کوردستان و هەبووە ناوچەکانی دیکەش بە ڕێژەیەکی کەمتر بارانیان لێباریوە. نرخی تەماتە دوو قات بەرز بۆتەوە ئەمڕۆ لە ئەلوەی سلێمانی نرخی 1 کیلۆ بە 1300 دینار فرۆشراوە. ئەوانەی سەرروکاریان لەگەڵ تەماتە هەیە پێشبینی بەرزبوونەوەی زیاتر ئەکەن. سەربەر عەلی سەرۆکی سندیکای ئەلوەی سلەیمانی بە 964 ورد بەهۆی نەمانی بەرهەمی خۆماڵی و هاوردەکردنی لە سووریاوە نرخەکەی بەو ڕادەیە بەرز بۆتەوە کە لە چەند ڕۆژی ڕابردوودا هەر کیلۆیەک تەماتە بە 600 دینار بووە. جگە لە تەماتە بەوتەی سەربەر عەلی نرخی خەیار و کوولەکە و بیبەریش بەرز بۆتەوە بە شێوەیەک خەیار بە 900 دینار و کوولەکە و بیبەریش بە 1000 دینارە بە بەراورد بە هەفتەی ڕابردوو سەدا چلی نرخی ئەمانە بەرز بۆتەوە. ژمارەیەک شۆفێری بار هەڵگری دەواازەی چێلێ لە قەڵاتزێ لە سەر ڕێگەی چوون بۆ دەواازەکە گردبوونەتەوە دەڵێن بەهۆی ئەوەی کار لە ڕێگە سەرچیەکە دەکرێت ئەو ڕێگا گڵی بووە بە جێگرەوەی چوون بۆ دەواازەکە لە پشتدەر بەهۆی بارانەوە بووە بە قوڕ و خلیسک. چەند شۆفێری قسەیان بۆ 964 کردووە وتیان لە هاویندا بەهۆی خۆڵ و ێساش بەهۆی قوڕ و خلیسکی ڕێگاکە ژیانیان کەوتۆتە مەترسیەوە داواکەن بە زووترین کات چارەسەریان بۆ بدۆزرێتەوە ڕێگا سەرچیەکە بە زووی قێرتاو بکرێت. ئەجینا دەڵێن کارەکانیان بە تەواوی ڕدەگرن هاتوچۆش لە دەواازەکە پاک دەخەن. فەرمانبەرێک لە ئاوی ئاکرێت جانتایەکی دۆزیەوە پارەی تێدا بوو لە لای خۆی هەڵیگرتا خاوەنەکەی بە هاوکاری کامێراکانی پۆلیسی بەڵگە و تاوانی ئاکرێ توانیان شوێنی بزربوونی جانتاکە بدۆزنەوە. جانتاکە بڕی 9 ملیۆن و 200 هزار دیناری عراقی و هەروەها لە دۆلاریش 1825 دۆلاری تێدا بووە. هاوڵاتیەک کە چوو بۆ بەڕێوەبەرەتی ئاوی ئاکرێ لە بەردەم فەرمانگەکەدا لێی کەوتبوو. پۆلیس لە ئاکرێ بە لێکۆڵینەوە و کۆکردنەوەی زانیاری ئەو شوێنیان دۆزیەوە دواتر لە باڵەخانەی پۆلیس فەرمانبەرەکە جانتاکەی گەڕاندەوە بۆ خاوەنەکەی و پۆلیسی ئاکرێش لە بڵاوکراوەیەکیدا سوپاسی فەرمانبەرەکەی کرد. کاتێکی خۆش بوو هەموو لایەکتان و خواتان لەگەڵ.